سڵاوتان لەبێ بەڕێزان دووارە لە سمارت ترێدەرەوە شیکاری بۆ هەفتەی دووەمی مانجی حوتی ساڵی 2024 دەکەین. سەرەتا لە بیتکۆین و دەست پێ دەکەین بۆم هەفتەیە کە داواکاری بەشێکی زۆری بازرگانە خۆشەویستەکان بوو. بیتکۆین ماوەی 4 هەفتەیە ڕوتێکی دابەزینی گرتووە لە ئاستی 72,000ەوە دابەزینی دەست پێ کردووە بۆ ئاستی 53,500 دلار. بەپێی شیکاری ئەم دابەزینی بیتکۆین کە دەستی پێ کردووە بۆ کۆکردنەوەی هێزیشی نوێی بەرزبوونە بۆ ئێمە ئێستا زۆنێکمان بۆ دروست بوو کە زۆنەکە ئەم ناوچەیە بە تەواوەتی نرخ پێشی نەگەیشتووە، بەڵام دەتوانین بڵێن سیناریوی بەرزبوون تێدا چالاک بووە. ئەگەر جارێکی دیکەش دابەزین کاتەوە بەرەو ئەم منتیقەیە مەترسی لەسەر نییە و ئەگەری بەرزبوون و چالاکبوونی سیناریوی بەرزبوون لەم ناوچەیە زۆر بەهێزە. زۆنەکە لە 53,000ەوە مەودای زۆنەکە لە 53,000 دەست پێ دەکات بۆ 50,000. ئەم زۆنە دەتوانێت بە مروری زەمن بیتکۆین بگەڕێنێتەوە ئاستی 73,777 دلار. واتە یەکەم تارگێتی بەرزبوونی بیتکۆین لەم زۆنەوە ئاستی 73,000 دلار دەبێت. وەکو کات ناتوانین بە تەواوەتی کاتێک دەستنیشان بکەین بۆ تەواوبوونی ئەم سیناریوەیە یاخود بۆ گەڕانەوەی بیتکۆین بۆم ئاستە، بەڵام من وەکو خۆم بە پێشبینی و بە ئەزمون و تەجروبەی خۆم پێم وایە مانگی دەی ئەم ساڵ واتە مانگی دەی ساڵی 2024 مانگێکی تەواو بۆڵش ئەبێت بۆ بازاری کریپتۆ، واتە بەرزبوونی زۆر زۆر گەورە و بەرچاو ئەگەری هەیە لەو مانگەدا ڕووبدا مانگی 10 و 11 و 12 واتە ئەو سێ مانگی کۆتایی ساڵ ڕەنگە سێ مانگی بازاری کریپتۆ بێت زۆرترین بەرزبوون و تۆمارکردنی لووتکەی نوێ و ئاستی نوێ لەو سێ مانگەت هەبێت. بۆیە ئەگەر بێت و بیتکۆین ماوەی مانگێکیش تەخیر بێت لە گەشتن بەم ئاستە تەبیعیە زۆنەکە هێشتا بە بێزی دەمێنێتەوە. تارگێتی یەکەمی بەرزبوون لەم زۆن 83,616 دلارە. شیکاری دوم لەسەر ئاڵتون ڕۆژی هەینی دوو داتای زۆر زۆر بەهێز هەبوو کە یەکێکیان NFT بوو یەکێکیان ڕێژەی بێکاری بوو کە داتاکان لە بەرژۆندی دۆلار نەبوون بەگشتی. ئەمەش هێزێکی دیکەی بەرزبوونی پەخشیەوە بە ئاڵتون توانی خۆی بگەنێتەوە ئاستی 2392. بەڕێزان ئاڵتون ئێستا لە زۆنێکی خەفیفدایە بۆ دابەزین کە زۆنەکە ڕێک لەم ناوچێکی ئێستا تێدایە 392 بۆ 395 واتە مۆدای زۆنەکە با بڵین نزیکەی 40-50 پیپێک دەرەچێ. ئەم زۆنە ناڵیم سیناریوی دابەزین تێدا چالاک بووە و ناژنەی زۆر زۆر بەهێزە، بەڵام ئاماژەیەکی خەفیف هەیە کە ڕەنگە دابەزین دەست پێ بکات لەم ناوچەیەوە بە شێوازی ڕیتێست پاشان هێزێکی دیکەی بەرزبوون سیناریوکی دیکەی بەرزبوون چالاک دەبێت و دەتوانێت ئەم زۆنە بشکێنێت. بە شێوەیەکی گشتی ئەو بازرگانە بەڕێزانی کە مامەڵەی فرۆشتنیان هەیە بە تایبەتی ئەوانی کە ستۆبلوزیان دانەنەوە بەجێ ماون، ئێمە بە پێی شیکاری نزمترین ئاست بۆ ئەم هەفتەیە کە ئاڵتون ئەگەر بێت و پاڵپشتی هەواڵێکی هەبێت یاخود سیناریویشی بەهێزی تەکنیکی بۆ دابەزین چالاک بێت گەڕانەوە دەبێت بۆ ئاستی 2368 واتە نزمترین ئاستی ئاڵتون بەپێی ئەم وەیڤێکی ئێستا دروستی کردووە بۆ دابەزین بە شێوەی ڕیتێست 368 دەبێت. بۆیە ئەو کەسانی کە لە مامەڵەی فرۆشتن بەجێماون هەوڵ بدەن لە دوای دروستبوونی ئەم سیناریویە گەر بێت و دروست بێت بە شێوازێکی دقیق خۆتان لە مامەڵەی فرۆشتن بپارێزن و هیچ مامەڵەیەکی فرۆشتن مەهێڵنەوە، چونکە ئەگەری تەواویش نییە ئاڵتون بێتەوە بۆ 368 وە گوتمان ڕەنگە لێرەوە گەر ئەو ڕیتێستە دەست پێ بکات 50 پیپ بتوانێت دابەزینکە یاخود زۆر زۆر بڕوە 100 پیپ. ئەگەر بێت و زیاتر بەردەوام بێت نزمترین ئاست بۆ ڕیتێستەکە 368 بەڕێزە، چونکە ئاڵتون لە دوای شکاندنی ئەم منتیقەیە سیناریویەکی زۆر زۆر بەهێزی بۆ بەرزبوون چالاک کردووە دەبێت بە تەواوەتی حەزەری لێ بکەن. ئێستا باز لە زۆن و ناوچەکانی بەرزبوونیش دەکەین کە بە پێی شیکاری بۆم هەفتەیە تا کوێ دەتوانێت بڕوات بەم شێوازە. ئەگەر بێت و ئاڵتون
395 بشکێنێت بەرەوسەرەوە تارگێتی گەیشتن بە ئاستی 2415 زۆر بەهێز دەبێت لە دوای شکاندنی 315 ئاڵتون دەتوانێت بەردەوامی بدات بە ڕۆتی بەرزبوون بۆ 2415 تارگێتێکی دیکەش لە ڕێگایە کە ئەش 2424 دەتوانێت خۆی پێ بگەێنێت بۆیە ئاگادار بن بەڕێزان لە دوای شکاندنی 395 بە تەواوەتی حەزر بکەن لە مامەڵەی فرۆشتن پەلەم بکەن لە داخەبوون چونکە ئەگەری گەشتن بەم دوو تارگێتە زۆر بەهێزە. شیکاری سێمان لەسەر پاوەن هەفتەی ڕابردوو ئێمە چەند سینارێکمان خستە ڕوو ڕێک وەکو خۆی دەرچوو وتمان تارگێتی دابەزین 1.26 دەبێت تقریبا بە تەقیقی گەشتۆتەوە ئاستە و دەچی کرۆ بە بەرزبوون. سەبارەت بە پاوان ئێمە زۆنێکی دابەزینمان لە پێشە کەویش ئەم ناوچەیە 28.50 بۆ تقریبا 29 ئەم زۆنە پێشتر ئیشی خۆی کردو بە دابەزین سیناریشی دابەزینی بە جوانی چالاک کردووە ئەگەر بێت و نرخ بگاتە زۆنەکە ڕەنگە دیسانەوە سیناریشی دابەزین دەرفەتێکمان بۆ مامەڵەی فرۆشتن بۆ دروست کات 50 تا 100 پێ بتوانین قازانجی لەکەین بەڵام لە دوای شکاندنی زۆنەکە باشتر و جوانتر وایە کە ئێمە بە دوای دەرفەتی داخەبوون بە کڕیندا بگەڕین چونکە ئەگەرێک دروست بۆ شکاندنی زۆنەکە واتە جێگیربوون لە دوای جێگیربوون لە سری ئاستی 1.29 اینجا واتای شکاندنی زۆنەکەی بەکاندی 4 کاتژگەری ئەگەر بێت و زۆنەکە بشکێت ئێمە دەتوانین زۆر بە باشی سوود لە دەرفەتەکانی مامەڵی کڕین وەربگرین حتا ئاستی تقریبا 31 250 منداناو تقریبا 31 ئاستی 31 1.31 لە دوای شکاندنی 29 جێگیربوونی پاوەند لە سەروی ئاستی 1.29 ئێمە دەتوانین سوود لە دەرفەتەکانی کڕین وەربگرین بە ئامانجی گەشتن بە 1.31. شیکاری خوێندنەوەکانمان بۆم هەفتەیە بەم شێوازە بوون لە ئەگەری هەر ئەپدەیت و گۆڕانکاریەکی نوێ لە سیناری و لە زۆن و ناوچەکان لە گروپی سمارت ترێدەر گۆڵد ئاماژەی پێدەدەین هیوادارم ببێتە مای سوود و قازانج بە تەواوی بازرگەران هەر لە خێر و خۆشیدا بن هەفتەیەکی پڕ لە قازانج بەڕێکن.